سێ گێڕانەوە و ڕیوایەت هەیە لەسەر ناوچەی نەورۆڵی. یەکەمیان ئەمە ناوچەیەکەیە لە نەورۆڵ لە ئێران، نەورۆڵ و بەورۆڵ ئەڵێن دوو برابن خەڵکی ئەوێ بوون. ئەمە یەک. گێڕانەوەی دووەم کابرایەکە بووە دەوڵەتدار و حەیواندار و ئاژەڵدار و دەسڵاتدار بووە، هاتۆتە ئەم منتیقە ناوی نوروەلی بووە. نوروەلی ئەم منتیقە هەموو عایدی ئەو بووە، ئاژەڵی هەبووە، گاگەلی هەبووە، کابرایەکە نێما ماڵ و حاڵ و کوڕوشتیە بووە، توێتی ئەم منتیقە هەمووی هی منە، سەرپەرشتی کردووە و ئەمانە. ئەمە گێڕانەوەی دووهەم. گێڕانەوەی سێم بە تایبەتی نوێر شوێنی نەبەردی و نەوەر بووە، نەخورد بووە، تێگەی بە تایبەتی نوێر نەخورد بووە. ئەمانە نوێر خۆی پایتەختی نەورۆڵی بووە، هەر لە زووە. دوایەوە ئەم منتیقەی نەورۆڵیە منتیقەیەکی میوان پەریز بوو، خانەدان و سەخاوەت و خەڵکەکەی و ئەمانە. و دوای ئەوە خەڵکێکی یعنی خەڵک غەریب نەبووتیایە، خەڵکی غەیری عەشرەتەکان و غەیری بنەماڵەکان خۆی بە هین نەزانی. و بە تایبەتی ئێمە خەڵکمانەیە لە نەورۆڵیا خەڵکی ئەفغانە، خەڵکی ئەفغانە لە ئەفغان و هاتووە لە چرۆسانە. خەڵکمانە هەیە ئێساش لە چرۆسانە هەورامیە، تێگەی هەر ماوەتۆ و لە ناوچەی نەورۆڵیایە. ئەم نەورۆڵیە منتیقەیەکە، ناوچەیەکە، هەم کوێستانە، هەم گەرمیانە، هەم دەشتە، هەم شاخە، هەم دارستانە. یعنی شوێن نییە، ڕووباری سیروانی لێ نییە، شوێنێکە خواوا دروستی کردو، شوێنێکی دڵگیرە، شوێنی گەشت و گوزارە. بە تایبەتی ئەم ئەشکەوتە هەموو جافەکان، خانمی وەسمان پاشا، بەگەکان لە هەڵبجەوە هاتوون کە وەختی ئیدارە و شت تەحتیل بووە هاتوون لێرا و توانە کەڵەکوێوی ئەکوژین ئەیخۆین، کەو ئەخۆین، شەو ماونە تۆ 15 ڕۆژ 10 ڕۆژ لێرەدا هینیان هەڵداوە، چادریان هەڵداوە و دەواریان هەڵداوە لە منتیقا ماونەتۆ. ئەمە دوای ئەوە ئەگەڕێتەوە بۆیە نوێر پایتەختی زاموای بووە، گۆزراوەتەوە بۆ بەکراوە و بۆ زەمەقی، ئەمە زاموای. دوای ئەوە ئەمە گابانی کوردی و سەحابە و ئەمانە هەمویان، ئەمە قەبری سەحابەیە لێرا، هەمویان سەی محەممەد لێرا بووە کە مامەستا مەلا عوسمانوان کە بەحرەکە گیراوەتەوە لە 58 قەبە هاتۆتە خەوی چەند کەسێک، قەبرەکەی وتێتی وەرن ئاو گرتمی، پێشەوەی ئاوەکە بگاپی. مەراسیمیان بۆ گرتووە و لە هەڵبجەوە هاتوون، قەبرەکان هەڵ تەکاندووە و گۆسییانەوە لە ژێر ئاو دەریان. خۆی ناوچەی نەورۆڵی لە ئێستا یەکێکە لە ناوچە گرنگە گەشتیاریەکان کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە بە جددی کار لەسەرەوەکەین کە لە تەواوی شوێنە گەشتیاریەکان بەتابەتەوە شوێنە گەشتیارانی کە سەرنجی گەشتیارانی بۆ خۆی ڕاکێشاوە ساڵانە ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانیەکەن. و جا لەوەش ناوچەی نەورۆڵی یەکێکە لەو ناوچانە کە لە ڕووی گەشتیاریەوە گرنگیەکی تایبەتی هەیە و پێشتر ئەم ناوچەیە بە بازاڕکردنی گەشتیاری بۆ نەکرا بوو، بەڵام ئێستاەوە ماوەی 2-3 ساڵێکە بێ بە بازاڕکردنێکی باشی بۆ کراوە لە ڕووی گەشتیاریەوە و گەشتیاران لە تەواوی عێراق و لە تەواوی وڵاتانی جیهانەوە سەردانیەکەین. بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە کارمان لەسەرەوە کردووە کە هەوڵ بین لەم ناوچەیە چەند پرۆژەیەکی گەشتیاری جیاواز بکەین، چونکە ئەم ناوچەیە بە تەنها لە یەک وەرزی دیاریکراوە، بەتایبەت لە وەرزی بەهارە ئەتوانێت سوودی لێ وەربگیرێ. بۆیە ئەمە کار لەسەرەوەکەین زۆربەی شوێنە گەشتیاریەکان بکەینە گەشتیاری 4 وەرزەی. یەکێک لەو ناوچانش ناوچەی نەورۆڵیە، بەڵام بەداخەوە ئێمە پرۆژەمان هەیە، پلانمان هەیە و دیزاینی ئامادەکراومان هەیە بۆ هەموو پرۆژەکان، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی قەیرانی داراییەوە ئەو پرۆژانە ناخاتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە گرفتی بۆ ئێمە دروست کردووە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە تەنها ئەتوانین پرۆژەی بچووک جێبەجێ بکەین. ئەو پرۆژانەش ڕاستە پرۆژەی گرنگن لە ڕووی گەشتیاریەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەمان بۆ دابین ناکات بۆی قەیرانی داراییەوە ناتوانین پرۆژەی گەورە و فراوان و پرۆژەی استراتیژی بکەین لە ناوچەی نەورۆڵی. ئێمە پێشتر ماوەی 2-3 ساڵە بێ بە بەردەوامی پرۆژەی جیاواز پێشکەشەکەین بۆ ناوچەی نەورۆڵی. پرۆژەکان زۆر گرنگن و زۆر استراتیژین لە ڕووی گەشتیاریەوە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داراییش بە هۆکاریەوەی کە
بودجەی پێویستیان لە بەردەستان نییە ناتوانن ڕۆژانە خۆنە بواری جێبەجێ. دەگومان خۆم خولایەکی فۆتۆگرافیم تێدا بوو لەگەڵەوە وەکو هەمووانەزانن سروشتی هەڵەبجە سروشتێکی جوان و تایبەتە بەڕاستی ئەتوانم بڵێم ینی زۆر کەسی کردو بە فۆتۆگرافەر ئەم سروشتە جوانە. منیش یەکێکم لەو فۆتۆگرافەرانەی کە ئەم سروشتە جوانەی هەڵەبجە هاندەرم بووە بۆ ئەوەی کە کاری فۆتۆگرافی بەردەوامی پێ بدەم بە تایبەت لە ناو سروشتە جوانەکەی هەڵەبجەیە. توانم بڵێم بە خۆشحاڵیەوە هاوسەرم یارمەتی دەرێکی زۆر باشمە لەم کارانەیە، یعنی هەندێک جار هەندێک ناوچە هەیە ڕوو لەو ناوچەیەکەم بەیەکەوە ڕوین، یعنی زۆر ئەتوانم بڵێم لە ناو سروشتەکەشە زۆر کات بەیەکەوەین. لە ماڵەوە هاوکارمە لە ڕووی بەڕێوەبردننی با بڵێن پەیجەکانی سۆشیال میدیام، اینجا پێدانی هەندێک فکرە و زانیاری لەبارەی ئیشەکانەوە، یعنی خۆتانەزانن ئافرەت مێشکێکی بەرفراوانی هەیە، ورترە هەندێک کات من شتێکم بیرە چێ ئەو بیرمە خاتەوە، بۆیە من لێرەوە زۆر سوپاس یەکەم و هیوادارم هەمیشە لە ساغ و تەندروست بێت و بۆ من بمێنێت. ئێمە بەپی توانای خۆمان ئەوەی کە هەیە ئیشمان کردووە لە ناو سروشتە و یەک بەیەکی و شوێنانی ناوچەی هەڵەبجە تەنها نەوڕۆڵینە. ساڵی پار هاوین ناوچەی هاواریشمان کرد بە ترێنت، مەسین زۆربەی ڤیدۆکانی لە ناوچەی هاوار تۆمار کرد، بۆیە هەوڵمانیاوە ئەو سروشتە جوانەی کە ئێمە ئەی بینین و ڕۆشتونەتە ناوی نیشانی خەڵکی بین بۆ ئەوەی لە ئەو ژینگە داخراوی ناو خانوەکان و شارەکان بێتە دەرەوە لەلایەنی جەستەی و ڕۆحیشەوە ئیسیفادەیەکی باش بکات. سروشت چارەسەرێکی دەرونی زۆر زۆر باشە، هەوڵمانیاوە کە سروشت نیشان بین بەو شێوەی کە هەیە. ڕەنگە ئەمەی بڵێم کەم کەس بڕوای پێ بکات، بەڵام کاری فۆتۆگرافەری منیش و محسینیش بە تایبەت محسین هەمووی سەداسەدی خۆبەخشانەیە لەلایەنی مادیەوە هیچ ئیسیفادەیەکی نەکردووە بگرە لە کاری کەمان کردووە بۆ ئەوەی دەستکەوتێکمان هەبێت لە کاری فۆتۆگرافەری و دەرخستنی سروشتی نەوڕۆڵی و هەڵەبجە و کوردستانیشە بەکاری بێنین و بۆ ئەوەی خزمەتێکی باش بکەین بە گەشتیار و بە مەنتیقەی هەڵەبجە، چونکو بەڕاستی پارێزگای هەڵەبجە زۆر داخراوە، کەمترین خزمەتگوزاری تایە و کەمترین چالاکی تایە. هەر یەکێکمان لە لای خۆمانەوە هەوڵمانداوە کاریگەریمان هەبێ بۆ خەڵکی هەڵەبجە و خزمەتکردنی خەڵکی هەڵەبجە، بۆیە ئیشی فۆتۆگرافەریەکە لە سەدانەوە هەشتی حەزی خۆمانە، هیچ کاتێکش چاوەڕێمان نەکرۆ کوشت سەرچاوەیەکی داهات بەکاری بێنی بۆ خەڵک. سڵاو ڕێز، من بە حکمی ئەوە کە لە کورسانی خۆمانە لە ئێرانە ئیشم کاری فۆتۆگرافی و ئامادەکردنی بەرنامەیە بۆ تەلەڤیزیۆن زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گەڕاوم و بەڕاستی وەختێک ئەمڕۆ بۆ یەکەم جار سەردانی ئەم ناوچەمە کرد، یەکجار هەستم بە شکۆ و جوانیەکی زۆر لەم ناوچە کرد وەسەرم سوورما لەم هەموو جوانیە کە لەم ناوچە هەیە. من لێرە ئاوم بینی، دیمەنێکی زۆر جوانی ناوچەکەم بینی، سەوزاییەکی زۆر جوان و شوێنێکم بینی کە بەڕاستی بەلای منەوە زۆر سەرنج ڕاکێش بوو. ئەو شتەکە سەرنجی زۆری منی ڕاکێشا ئەم هەموو جوانیە بوو کە لەناو ئەم ناوچە هەیە و خوش کرد تا بە ئێستا توانیەتی بە پاک و خاوەنی بمێنێتەوە. ئەم هەموو پانتایە گەورەکە لەناو ئەم ناوچە هەیە لە ئاو و بەرزایی و شاخ و ئەم ناوچە بۆچی سەرنج ڕاکێشە کە هاوکات بۆ جۆرەکە دەریاچەیەک پڕ لە ئاوە بینیت بەلای شێو شاخ و داخێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە بینی و هەروەها دەشتە بینی. پێم وایە ئێرە بە هەشتێکی چکۆلانەیە کە خوا دروستی کردووە بۆ ئەم ناوچە و
گەشتیار کاتێک سەردانی ئێراکە حەز بە ئاسوودەیی ئەکات وە سەری سوور ئەمێنێت سەبارەت بەم هەموو جوانێک لەناو ئەم ناوچە هەیە. وڵایی ئەوەی ڕاستی بێ حەز و خولیایەکی مناڵیم بوو دروستکردنی دیزایانی ئەو خانووە نەک لە ناو ڕووبارە. دواتر لێرە لە ناو بەحرا چەند جارێک دیراسەم کرد توانیم بگەمە ئەنجامێکی زۆر باش بە شێوەی تەبەدۆر و ئەوانە لە ناو تشتێکی بچووکە هێنام دواتر لێرە تاقیم کردو دیراسەیەکی زۆر باشم کرد توانیم بگەمە ئەنجامێکی باش. دواتری تر بەرەبەرە یەدی گەشتمە سەرنجامێکی باش. لێرە ئەم بەلەمە ئاسنەکانی لێبوو هیچ مەرجێکی سەلامەتیان لە ساسە نەبوو. من بیرم لەوە کردووە کە وەکو وڵاتی قەتەر وەکو وڵاتی تورکیا وەکو ئێران لە مەریوان بڵێن چەند بەلەمێکی پێشکەوتو ناوازیان هەیە سەری ئەوانەم کرد کە بەلەمی گەشتیاریە VIPە مەرجی سەلامەتی لە ساسەیە بە هیچ جۆرێ غەرق نابێ کە بە گەشتیاریش کە سەرەکەوێ بەبێ پەسەک بەبێ بەسنی مەرجی سەلامەتی بە هیچ جۆرێ من نایڵم سەرکەوێ لە قەڵما. ژێر خانووەکە ناو بەرمیلەکانم هەمووی فومی تایە. فومەکە نە ئاو هەڵەمژێ نە گڕی شەگری. خوانەخواست لە حاڵە کاتێکا کەسێ بێ بیتەقێنێ یاخود بێ چرخی پێوەنی یا ئاگری پێوەنێ بە هیچ جۆرێ ناسووتی. تقریبا نەتوانم بڵێم لە 85 ناوخۆی عراقی خۆمانە لە 115ەکەی تری تا ئێستا ڕێژەیەکی کەمە چونکە لە هەوڵە هەم بەردەوام بە پشتیوانی ئەو فۆتۆگرافە بەڕێزانەی سنووری هەڵەبژەی شەیدی خۆمان کە بە دنیامان بناسیێنن. لە هەوڵام بە دەرۆیشی زیاتر بە دەرۆیشی بناسیێنم گەشتیاری ڕووی دەرۆ ڕێژەیەکی نزبەیەکی ئەتوانم بڵێم کەمە. طبعاً لێرە من یەکەم شت لە خانووەکە دەستم پێ کردو خانووەکە 24 ساعات بە بەلەم و بە هەموو شتێکەوە بە 6,000 دامناوە. لە هیچ شوێنێکی کورێ عەرزە خانوو نییە بە 6,000 بۆ هەموو ڕۆژەکان نەک جومعە و پێنجشەمەش. تێگەی یعنی من هەموو ڕۆژەکانی هەفتە هەر 6,000 داناوە. ئەوەش زیاتر ئەوەیە زیاتر شاوم لەوەیە کە ئەم منتیقە بە هەموو دنیا و بە عێراق نەک بە عێراق بە دەرۆژ بناسیێنم بە ڕێژەیەکی زۆر باش بە دابەزاندنی نرخەکە من عەرەب بێ کورد بێ تورک بێ فارس بێ خەڵکی هەر وڵاتێک بێ من هیچ جیاوازێک ناکەم هەر بە 6,000 ساڵەکەم داناوە. نەورۆڵی شوێنێکی زۆر منە تێکەڵاویمان هەیە لەگەڵ هەموو عەشرەتەکانە هەر لێرە تا کەلار تا کەرکووک تا هەورامان و تا منتیقەکە وەدەوە ئیمامی تا و گۆزی شەمێرانی یعنی بە تایبەتی من بەبیرمێت یعنی کەس غەریب نەبووە لەم منتیقا لە هەفتاکانە. بەڵامی تر هەندێشت ڕوویدا کە ئەمە ناوچەگەرایی و ئەمانە ڕوویدا ئێسا خەڵکەکە نیە هەندێک کەس نیوازانی. نەورۆڵی سروشتێکی خواییە بەبێ دەست کرد بەداخەوە یعنی شوێنێکە نییە لە کوێ لادەی کەس ناڵێ ئەمە شوێنی منە مڵکی منە ئەمە هەموو شیوەکان هەموو دۆڵاوەکان ئاوە کانیاوە بەڕێک و پێکی بۆ گەشت و گوزار سێبەری لێیە جادەکەی بەڵێ خراپ بووە و دوای ئەوە ئەمە لێرەوە ڕێگەی کاروانسەرا بووە بۆ خانەقین و بۆ منتیقەکانی تر. نەورۆڵی شوێنەکەی ئەوەنە دڵگیرە مەولەیی لە شوێنێکاڵێ زەڕ بدە گونە بسانە هەم شارە هەم شەهرستانە
هەم گەرمیانە هەم کوێستانە شوێن نییە هەم گەرمیانی تیابێ و هەم کوێستانیشی تیابێت دوای ئەوە کانیا و باوەڕ ناکەم هیچ منتیقەیە بەقە و نەورۆلی کانیاوی تیابێت ئیتر بنەماڵەکانی نەورۆلی چەند بنەماڵەیەکن هاتوین لێرا هەمومان خزمایەتی و لکاوین بە عەبابەی لێوە بە شوێنەکانی ترۆ بە هەڵەبجەوە بە هەورامان و بە منتیقەکانەوە یعنی کۆمەڵی خەڵک پارچەیەکمانەیە نەورۆلی لە شارە زورە لە خورماڵ یعنی لە خورماڵ ئێمە وەکو بڵێ لە وەختی خۆیان لێرەوە حکمیان کردو بۆوێ دوایەوە قایم یعنی بە بیرەوەری من عوسمانی کەریم عارف ومانە قایم قامۆمانە هاتوون توانە با پرسکەین بە بڕۆینە نوەر بۆ سەیران و بۆ گەشت و گوزار یعنی نەورۆلی منتیقەکەی نییە یعنی بازەڵ ناگرێت شوێنەکە شوێنێکی مهمە فراوانە بۆ چوە ئەڕۆیت جادەوبانەکەی هەموو هینە ئەدمۆس هاتۆتە ئەو ملەی مزیاتە و توێتی ئەدمۆس کە زابتێکی بریتانی بووە لە 1920 لە 1920 ئەدمۆس و توێتی من ئەمە بە شوێنێکی ئەم شیوە بە شیوی بەختەوەری ێزانم ئەدمۆس لە 1920 هاتۆتە ماڵی بەگەکان لە هەڵەبجا پێشەوەی حکوومەتی عێراقدا بمەزرێ توێتی ئەم شوێنە شوێنێکی بەختەوەریە هاتۆتە ملەی مزیات ئەم دەشتەی بینیوەمانە نەورۆلی یعنی بازەڵ ناگرێت دووبارە و سێبارە و دوای ئەوە شوێنی گەشتیاریە شوێنی ڕاوشکار بووە کەڵە کوێوی کەو هەموو شوێنەکان شوێنی ڕاوە ماسی و بحیرەکە لەوایە دەریاچەی سیروان لەوایە لە پشتمانوەیە ئیتر ئێمە نییە ئەم هەموو لادەی نەورۆلیە لە منتیقا هەمووی خزمی یەک بووە هەمووی میمان پەریز بووە هەمویان سەخاوت و شتیان هەبووە لێرەوە ڕێگەیەک بووە بۆ خانەقین و بۆ بەغا بە کەروبار یعنی تجارەت و بازرگانیان ئێمە ڕێبەری گەشتیاریمان هەیە ڕێبەری گەشتیاریەکەش هەموو ناوچە گەشتیاریەکانی تیابارسی زمانی ئینگلیزی عەرەبی کوردی ئێمە لە زۆربەی پێشانگانە دەوڵەتیەکان و لە زۆربەی دیدارە گەشتیاریەکان و لە زۆربەی ئەو وەفدانەی کە دێنە بارێزگای هەڵەبجە بەتابەت وەفدی کۆنسڵ و باڵێزی وڵاتان کەیەن ئێمە ڕێبەرە گەشتیاریەکان پێشکەشەکەن جا لەوەش لە ڕێگەی ئەپێکی گەشتیاریەوە سەرجەم شوێنە گەشتیاریەکان کە خۆشبەختانە چەند گەنجێکی هەڵەبجەی کوردیانە سەرجەم شوێنەکان داخل کراون و لۆکیشنی هەموو شوێنە گەشتیاریەکانیش لە زۆربەی شوێنەکان کارمان لەسەر کردووە و بە ئاسانترین شێوە پێشتر وەکوتمە ناوچەیەکی ناسرااو نەبوو بەڵام خۆشبەختانە ئێستا بۆ بە یەکێک لە ناوچە ناسراوەکان لە تەواوی عێراق و لە هەرێمی کوردستانیش کە بە بەردەوامی گەشتیار سەردانیەکەن و خواستێکی زۆری گەشتیاری لەسەر ئەم شوێنە بەڵام پێویستی بە خزمەتگوزاری زیاترە ئێمەش وەکو خۆمان کەمتەرخەمیمان نەکردو هەوڵمان داوە و گەشتیاران نەتوان بە ئاسانترین شێوە بگەنە شوێنە گەشتیاریەکان ئێمە لە ڕێگەی پەیجەکانی خۆمانەوە لە ڕێگەی هەڵەگەرمەکانەوە لە ڕێگەی ئەو پەیجانەی کەشکە لە پارێزگای هەڵەبجە و بلوگەرەکانیش کە سەردانی پارێزگای هەڵەبجاکەن ئێمە لۆکەشنی هەموو شوێنە گەشتیاریەکان بە تایبەت ناوچەی نەورۆلیش پێشکەشی هەموو کەسانەمان کردووە ئێستا تابلۆی گەشتیاریشمان لە زۆربەی شوێنە گەشتیاریەکان داناوە بە تایبەت لە ناوچەی نەورۆلیش کۆمەڵێک ناوچەی جیاوازی لێ وەکو بانی کاوەڕ وەکو تەپەسەوز وەکو خەراق دەریاچەی ئێرە بڵێن سیروان کە ژمارەیەک بەلەمی گەشتیاری هەیە ئەمانە هەموو وای کردووە کە سەرنجی گەشتیاران بخۆی ڕابکێشێت خۆی ئێمە یەکێک لەو گرفتانەی کە هەمانە بابەتی پاکوخاوێنی و پاراستنی ژینگەی شوێنەکانە ئێمە بەداخەوە هەم لە ڕێگەی کۆمپانیای پاکەوانی بیڤان و هەم لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان و هەم لە ڕێگەی فەرمانگەی ژینگە و تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتیشمان وەکو بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار چاومان لە هەموو شوێنە گەشتیاریەکان هەیە و سەرلەی خۆڵمان بۆ هەموو شوێنە گەشتیاریەکان دابین کردووە جا لەوە بە بەردەوامی ئێمە هەم لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە هەم لە ڕێگەی لیژنەکان و هەم لە ڕێگەی پێجەکانمان لە سۆسیال میدیا ئێمە ڕێنمایی گەشتیاری دێن و یەکێک لەو ڕێنمایان ئێمە داوایان لێکەین کە سروشتی ئەو شوێنانە هەیە وەکو خۆی بهێڵڕێتەوە و دەستکاری نەکرێت و جا لەوەش ئێمە چاودێری هەموو شوێنە گەشتیاریەکان نەکەین هەندێک شوێن هەیە کە خەڵکێک بیاوێ خوڕوقات بکاتە سەریان سروشتی شوێنەکە تێکبا ئێمە لە ڕێگەی یاساوە ئیجراتەکەین و نەمانێشتووە ئەو بابەتە
دەستکاری شوێنەکان بکرێ و شوێنەکان تێک بدرێت. پێشتر ئەم شوێنانە ئەم ناوچەیە ناوچەیەکی ناسرااو نەبوو لە ڕووی گەشتیاریەوە، بەڵام ئەوە ماوەی 2 بۆ 3 ساڵێکە بێ بە بازاکردنێکی باشێک بۆ کراوە و ئێستا خواستێکی زۆری گەشتیاری لەسەرەوە گەشتیاران لە تەواوی وڵاتانی جیهان و عێراقیشەوە سەردانی ئێرەکەن و کەمپینی شەومانەوە هەیە لێرەوە گروپە گەشتیاریەکان هێن بۆ سەردانی ناوچەی نۆرۆڵی و ناوچەی نۆرۆڵی ئێمە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە لە سنووری ماستەر پلانینگ گەشتیاریە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە. ئێستا بەشێک لەو ناوچانە خواستێکی زۆری گەشتیاریان لەسرە. خۆشبەختانە ئێستا یەکێک لەو شوێنانە ناوچەی نۆرۆڵیە کە گەشتیاران و سەردانیکەران بە ژمارەیەکی زۆر سەردانیەکەن. بێگومان کاتێککە کارەکانی خۆمە بینمەوە بۆ قۆناغەتێ پەڕێت و خەڵکێکی زۆر بینەرێتی بەڕاستی ئەمە مایە دڵخۆشیە بۆ من کە ینی من وا بیرەکەمەوە کە سوودێکم گەیاندووە بە ناوچەکە اینجا وەکو پێدانی زانیاری بۆ گەشتیاران ڕاستەکەی من بەردەوام چ لە کۆمنت چ لە مەسج بێ یان بە پەیوەندی ئەو گەشتیارانەی کە ئەیانەیە ڕوو لە ناوچەکە بکەن پەیوەندیم پێوەکەن و من ینی هەموو کات ئەوەی کە ئاگادار بم وەڵام داونەتەوە هاوکاریم کردوون بۆ ئەوەی کە ڕوو لە ناوچەکانی هەڵەبجە بکەن. بێگومان گەشتیارەکان گەشتیاری ناوخۆی و زیاتر ئەتوانم بڵێم گەشتیاری دەرەکی تایە وەکو هاوکاریش ڕاستیەکەی هەتاوەکو ئێستا من چەندێکە کار لە ناو سروشتی هەڵەبجە یاکەم ئەوەی ئەتوانم بڵێم ینی سپاسیان بکەم لێرەوە تەنها بەڕێبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە لەگەڵ بەڕێبەرایەتی بەرهێنانی هەڵەبجە سپاسێکی تایبەتیان ئەەکەم کە ڕێزێنانیان پێبەخشیوم بەڵامی تر جیا لەمانە هیچ کەسێکی تر تاوەکو ئێستا وەکو ڕێزلێنان و سپاس و پێزانین تەنانەت ینی هیچ با بڵێن لایەنێکی ئیداری لە هەڵەبجەیە سپاسی نەکردم هەرچەند من بۆ ئەوە کار ناکەم کە سپاس بکرێم ینی من خۆبەخشانە تەنها وەکو دڵسۆزیەک بۆ ئەم خاکە بۆ هەڵەبجە هەستاوم بەوەی کە خزمەتێک بە ناوچەکە بکەم. من پێم وایە چاوی هەموو کەسێک جیاوازە چاوی هەموو فۆتۆگرافەرێک جیاوازە یعنی هەر لەم شوێنەیە ئەگەر ئێمە چەند فۆتۆگرافەرێک بین هەر یەکەمان دیمەنێکی جیاواز تۆمارەکە گرنگ ئەوەیە تۆ بتانی جوانترین گۆشە جوانترین دیمەن یعنی بە سەلیقە زۆر کاریگەری هەیە لە گرتنی وێنەیە بۆ تۆ بە سەلیقەی خۆت بتانی جوانترین دیمەن تۆمار بکەین. اینجا من بە حکومی ئەوەی کە خەڵکی ناوچەکەم ئەو شوێنانەی کە من ئەیزانم ڕەنگە زۆرێک لە فۆتۆگرافەران پێیان نەزانی بێیان پێیان پێ نەبردوێ من لە ڕێگەی کامێراکەم یا با بڵێن لە ڕێگەی کارەکانمەوە ئاشنایەکەم بە چای بینەران. غێر لە سروشتە سەرنجڕاکێشەکەی ئێرە خەڵکانێکە لێرە ئەژین خەڵکایەکی زۆر مێمان نەوازن کاتێککە تیت ئێرە بەڕاستی هەست بە غەریبی ناکەیت وەوا هەستەکەی کە دووبارە گەڕاوی تۆ بۆ ماڵی خۆت من ئاهم هەستەمە ئەم هەستە زۆر خۆشمە لە ناو ئەم خەڵکە بەڕاستی ئەمڕۆ تەجروبە کرد. هەر کات لە کوردستانە سروشتێکی زۆر سەرنجڕاکێشە بینم هاوکات لەوە کە چێژی لە وەرەگرم لە بینینی ئەم هەموو جوانیە بەڕاستی خەفەتێکی شەکۆم کە خەفەتی ئەوە خۆم کە بە هاتنی گەشتیار ئەم سروشتە جوانە لە دەست بێن بەڕاستی من داواکەم لە هەموو ئەو گەشتیارانە کە ڕوو لەم ناوچە زۆر جوانەکەن ئەم سروشتە بەڕاستی کە ئێمە لێرە ئالان لێ چێژ وەرەگرین ئەبێ ئێمە بە پاک و خاوەنی هەڵیگرین و تەحویڵی نەوەی دوایی بین. هیوادارم فەرەنگسازی بکرێت بەو گەشتیارانە کە سەردانی ئێراەکەن تا ئەو جێگە کە بکرێت نەتەنیا زبڵ و خاشاکی خۆیان وەربگرن حتا هەوڵ بدەن زبڵ و خاشاکی تریش کە نەنا سروشتەکە هەیە کۆی بکەنەوە و ئەم سروشتە بۆ هەتا بۆ ئێمە بمێنێتەوە و ئێمە بتوانین لە داوینی ئەم سروشتە بەخۆشی ژیان بسن.
هاتنی گەشتیار زیایی کردووە. من لە ئەکاوتی خۆما بڵاوم کردوەوە 1,500,000 بینەرم هەیە لەوە کەنتان کە دام ناوە بەردەوام خەڵکێکی زۆر سیرەکە و خەڵکێکی زۆر لێدوانەدا و الحەمدوللا خەڵک زۆر پێی خۆشە. الحەمدوللا بووینەتە هۆی بەربایسی پایاکردنی ڕزقی خەڵکیش ئەوە فەزلی خوای گەورەیە. ئەتوانم من ئیشەکەی خۆم بەرەوە پێشەوە بم بە هەموو دنیای ناسیێنم خەڵکی تریش ئیستفادە بکە لە چواردەوڕەمان لەگەڵمان. من لەگەڵ کاک بەختیار زۆر هاوکاری کردم وەکو دەستگا حکوومیەکان کە بۆ لێدانی ئەو جادە بەڕێز جەنابی قایمقام، بەڕێز جەنابی مدیر ناحیە، بەڕێز جەنابی محافظ، بەڕێز بەڕێوەبەری گەشت و گوزار لێرە کابینەی دەستشۆری سەفەری بۆ دەشتی بۆ دابین کردوین ئەکرێ بڵێن هێدی بەردەوامن لەگەڵمانە بەڵامی تر لە پڕێکیش ئەوان ڕێتوانێت. ئێرە پایتەختی زامای بووە. دوای ئەوە ئێمە شوێنێکمانەیە لە ئاسار و لە شوێنەواری سلێمانی و لە بەغاوەمانە لە بەری کەوتە پێڵێن زاوبەرە یان پردی کناچان لەوێنی حەزارەت و شارستانێتی تیا بووە. لە ئەفغان و خەڵگاتووە لەوێنی هەموو جاف و هەموو دنیا لەو تەختایە کە ئیسا بەحر گرتوێتی شار بووە. و دوایەوە پردی کناچان بەبێ ئەوەین بێ پردی کناچان لەوێ لێدراوە ناوەکەشی لەوە چێ ناوی هەورامی بێت. بەڵام ئیتر ئەم دنیا فەرقوشت نەبووە، جیاوازی نەبووە لە ناو نەوتەوەکان و خەڵکەکانە فەرقی نییە. پردەکە ناوی کناچانە و ئێرە دەری ئەخا لە شوێنەوار و لە هەموو گێڕانەوەکانە کە باو باپیری ئێمە پێش بۆیان گێڕاوینەوە کە ئەمە شوێنێکی ژیان لێرەوە دەستی پێ کردووە و شوێنێکی شوێنەوار و شارستانێت بووە لێرەدا و حکومت بە تایبەتی هەڵەبجەش کە حکومت دامەزرا و تەشکیل بووە لە هەڵەبجەوە نییە. ئێرە وەکو بڵێ لە سجیل و شتی هەڵەبجە ئاگایان لێ بووە و توانە ڕۆین بۆ نوەرەمانە. ئێمە داوا لە گەشتیاران و سەردانیکەرانەکەین هەم پاک و خاوێنی شوێنە گەشتیاریەکان پارێزن و هەم ژینگەی شوێنە گەشتیاریەکان تێکنیان و بەتایبەتەن ئەم شوێنە سەرچاوی ئاوی زۆری لێەوە دوورکەونەوە لە سەرچاو ئاویەکان بۆی مەترسی لەسەر ژیانیان دروست نەبێ و وەکو وتم پاک و خاوێنی بۆ لە هەموو شتێک گرنگترە کە پاک و خاوێنی ئەم شوێنە گەشتیاریانە بپارێزن و خۆڵ و خاشاکەکە لەگەڵ خۆیان نابێنەوە زبل و خۆڵ و خاشاکەکان لە ناوچە گەشتیاریەکان فرێنیان بۆی ژینگەی شوێنە گەشتیاریەکان تێک نەچێت. من وەکو خۆم بەدەر لە کاری فۆتۆگرافەری خاوەنی گروپێکی شاخڕەوی پیادەڕەویم لە ڕاستی ئەم گروپە بنکەستەرەکیەکەی لە سلێمانیە بەڵام من حەزم کرد کە لەقێکی ئەم گروپە وەرگرم لە ناو هەڵەبجە بۆ خاتری خانمانی هەڵەبجە کە بتوانن لە کەشێکی ئارامە لە ناو گروپێکی جێی متمانە و خانمانە بتوان گەشت بکەن و نیشاندانی سروشتەکەش کاری فۆتۆگرافەریەکەشمان لەگەڵ کاری گروپە پیادەڕەویەکە یەک بگرێتەوە و بۆ ئەوەی کە من کە گروپم هێنا بیهێنمە ناو سروشت سەرەتا شوێنە گەشتیاریەکان ڤیدۆ ئەەکەم نیشانی ئەندامەکانی ئەین پلانێک دانین و گەشتی پیادەڕەوی و شاخڕەوی بۆ ئەنجام ئەین وەکو فۆتۆگرافەرێ وەکو نوێنەری گروپێک و وەکو هاوڵاتێکی هەڵەبجەش داوایەکی زۆرم هەیە لە گەشتیاران لە هاوڵاتیان لێ تاک بە تاکی ئەو کەسانی یەنە ناو سروشت جا سروشتی هەڵەبجە و نەوڕۆڵی بێیان هەر شوێنێکی ئەم کوردستانەوەم جیانە بێ تکایە هەست بە بەرپرسیارەتی بکەن فڕێدانی بچووکترین کاغەز یان هەر پاشماوەیەکی خواردنەکانتان کاریگەریکی زۆر خراپ لە دوای خۆی بەجێڵێ و پاک و خاوێنی ژینگە پەیوەندی نییە بەوەی ئایا تۆ لە چ نەتەوەیەکی ئایا کوردی عەرەبی ئینگلیزی هەر کەسێکی کەی بۆیە داوام لە هەموو لایەک ئەوەیە تکایە پاک و خاوێنی ژینگەکەتان ڕابگرن ئەچنە شوێنێک پاشماوە جێمێڵن توانیشتان زەرفێک لەگەڵ خۆتان برن ئەوەی کە لە چواردەورتانایە کۆی بکەنەوە و با ژینگەکەمان هەموو کاتێ بە پاکی و تەندروستی بمێنێتەوە. بە حکمی ئەوەی کە من نیشاندەری جوانەکانی ئەم ناوچەیەم داواکەم لە ئەو گەشتیارانەی کە ڕوو لە ناوچەکەیەکەن
ئاگاداری ژینگەی ئەم ناوچەیە بن بەڕاستی هەندێک جار لە هەندێک باوڵین سەیرانگای ئەم ناوچەیە بینم زبڵ و خاشاک بەڕاستی ئەمە ئازاری منەدا یعنی زۆر بەلامەوە ناڕەحەتەکە کاتێک شوێنەکە ئەبینم شوێنراوە حیف نییە خوا ئەم سروشتە جوانە بشێنرێت بۆیە داواکارم لەو ئازیزانەی کە ڕوو لە ناوچەکەیەکەن ئاگاداری پاکوخایانی ژینگە بن. لە هەموو وەختێکە ئەمە من لەگەڵ باپیرمە هاتوومەتە ئێرە باسی ژینگەتان کرد. باپیرێکمە بوو باوکی دایکم عەلی عەبدوڵای خواکەرەمی پێڵێن ئەمە هەمووی دارستان بوو چاکی کردبوو نێڵا خەڵک بیبڕێت بەبێ وەی حکوومەت بڵێ هەمووی دارستان بوو بەداخەوە دوایەوەی لە کاتی بێنەوتی شتا دارەکانیان بڕی ئالێرەدا نییە خەڵک هاو ئەیو نییە لە گونەوە ئەڕۆین بۆ بەردەگەورەین وەر لەوێ ژیان ئەبینە سەر لەوێ سەیرانەکەین لەوێ گەشت و گوزارەکەین ئێرە داوایشم وایە کە ئەو کەسانە یەن بۆ گەشت و گوزار ئەم هەمووکانی و ئاوشتەی هەیە بیپارێزن و شتی خراپ فرێمەدەن و دەستکاری شت نەکەن و درەختەکان درەختێک پاکەکەن و ژێرەکەی کە سێبەری تابێت بۆ ئەو ڕۆژەی خۆیان خەڵکێکی تری سوادە و کەڵکی لێ وەرەگرێت کە یەت لە بنی سێبەری ئەم درەختانە دانیشێت و دوای ئەوە قەدەغە نییە لە کەسێک نەورۆلی قۆرغ نەکراوە لەوەی بڵێ کە ئەم شوێنێکە فڵان کەس نایڵێت تیا دانیشین و دوای ئەوە تا ئێسا ئێمە هەر بە لە زمانی کۆن و لە دێر زەمانۆ پارە و شتمان لە کەس نەسەندووە کە بڵین ئێمە چاکمان کردووە ئەمەوە باوا بێ یان شتێک هەتا لەو بەحراکە ئیشیان کردووە لە حەفتاکانە و دوای شەست و ئەوانە کە بەحر پیا بۆ بەلەم پیا بۆمانە خەڵکیان پەڕاندووە تۆ نییە عەرەب و شت پارەیان لێ نەسەندووە کە ئەیتوانی کابرا پارەی لێ بسێنن داواکەم ئەم حکوومەت ئاوڕێکی لێ باتۆ و هەندێشتی هەیە ئێمە ئەزانین چی پێویستە بۆی بکەی زۆریشی تێ ناچێت و داوا لە گەشتیارانەکەین ناوچەکە بپارێزن و داوا لەو خەڵکەی شەکەین لە خۆی و مێژوو نەگێڕێتەوە بە تایبەتی ئەم بەردە گەورە و ئەم ئەشکەوتە کە ناوی چیە ئەمانە ئێمە خۆمانەزانین باو باپیرانمان بۆیان گێڕاوینەتەوە و ژیانمان تیاس بەسەر بردووە شۆڕشەکان لەم ئەشکەوتابوون ناو شوێنەکان نەگۆڕن قەیچێکە باسی شوێنەکان بکەن ئەمانە بکەن بەس ناو لە غەڵەتۆ نیە نەڵێن ئەمە منتیقەی فڵانە و ئەمە ناوچەی فڵانە و ناوچەگەری با گەنجەکانمان ئیسا کۆمەڵێ گەنج لێرن هەرێکێکیان خەڵکی شوێنێک بوو من پرسیارم لێکردن هەمویانم ناسی یەکێ خەڵکی گەچێنە بوو یەکێ خەڵکی نهاتوون بۆ گەشتیار لێرەدا کات بەسرە بن و هەوایە گۆرەگرن لێرەدا و دووبارە و سێبارە داواکەم لە گەشتیاران ناوچەکە بپارێزن و ژینگەی ئەم منتیقە خوا ژینگەیەکی جوانی دروست کردووە با تێک نەچێ و هەروەکو خۆی ببینێ. کە گەشتیارێنین بۆ سەرخانوەکە ئێمە هەرو 24 ساعاتە ئەوە نییە ئاگامان لێ نەبێ جیازی لایە و تەلەفۆنیشی لایە خەتی ئینتەرنێتی 24 ساعاتیشی هەیە بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو هەر دقەیەک بێ عازبا بە ستافەکە بە 1 دقەیە گاتە سەری لێرە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە یعنی مەرجی سەلامەتی ئەوانەش ناو خانوەکەشم تەطبیق کردو یعنی بۆ ئەو لێرە لە ڕووی ئەمنیەوە ئەلحەمدوللا ئەمنیەتێک و ئاسایشێکی زۆر باشمانێ لێرە گەشتیار بۆ خۆی حڕە بە کەیفی خۆی هەڵەسێ دانیشێ ئەملاکە ئەولاکە نیوە شەو بێ بەیانی بێ هەر شتێک بێ هیچ شتێکی مەترسیداریش لەم منتیقە تا ئێستا بوونی نەبووە و ئینشاءڵڵا نایش بێ ئەو خزمەت گوزارانەی ئێمە لە ناو خانووەکە پێشکەشی گەشتیاریەکەین تەوالیەتە حەمامە وەجاخی گۆشتبژاردنە مەخسەلی دەستشنە سنگی حاجەتە تەباخی چێژلێنانە سپلێتە ئاوی سارد و گەرمە ئاوی فیلتەرکراوی تایە ناو خانووەکە بۆم دابین کردووە لە سا 96 فەحسی مختبەر شیاوە بۆ خواردن ئەو ئاوەی کە لە ناو خانووەکە هەیە ڕاستەوخۆ بۆ خواردن بەکاریە ئاوڕووی خانووەکەش خەزانم بۆ داناوە بە بۆری سەحبیەکەمە دەرەوە و خەزانەکە خۆی بوستەری تایە ناو خەزانەکە کە بوستەرەکە پڕ بوو خۆی سەحبیەکە دەرەوە من پاشەڕۆژەکەش
ناخەمەوە ئاوەکە دەریاچەی دەربەندی خان لێرە لە حاڵەتی دابەزینی ئاستی ئاوی دەریاچەی دەربەندی خان ئەم خانەوە دروستم کردووە لەگەڵ بەرزبوونی ئاوەکە خۆی بەرزە بێتەوە لەگەڵ دابەزینیشیا دابەزێ لێرە لەم ناوچەیە لێرە ناوچەی نەوڕۆڵی ئەکرێم ساڵ ئاو ئەوەنە بە ڕێژەیەکی وا کەم نەکا ئێرە تەواو ئاویتیانە بێ و بێ بە ڕووبارێ بۆ ساڵی داهاتوش پێشاتمانەیە بۆ ئەوە لە دڵف لە بەردەم ماڵی کاکبەریوان ئەوان ماڵیان ناوە بێ لەگەڵێەوە ڕێگان پێداوم لە بەردەم هین حوزی ماسیەکانی خۆیان خانوخانم دانیم لە داهاتوشە ئەم خانووەم ئێستا تا ئەم دقەیە دوو دانم دروست کردووە خەریکی 4 دانەی تریشم ئینشاءڵڵا بەڵام بۆ هەر دانەیەک 3 مانگی پێویستە کە دروستکردنی و تەکمیلکردنی و پڕکردنی و چاکردنی ئینشاءڵڵا من لەسەر عەرزیشە ئەمەوێ ئینشاءڵڵا دروست یەکەم 15 خانووی سەرعەرز دروست دەکەم بە 3 تەڵان بەڕێزی یەکە بەسەر یەکۆ لە لێرە خاکمانەیە و عەرزمان هەیە کە لەناو عەرزی خۆمانە ئەمەوێ دروستیکەم ئینشاءڵڵا بەنسبەت خزمەت گوزاریەوە کەم تا زۆرێ حکومەت بەدەممانوێ بۆ هەر شتێک بانگێشەکەین ئەوەی کە پێیان نەکرێ بۆمانەکەن بەڵام ئەوەی کە پێویستە لە ساسە بکرێ جادەیەکی قیرە لە سەیتەرەکەی هانەژاڵەوە کە بەسرێتەوە بۆ پردی بۆ تەنگی بۆ دەروەزەنگی لەوێ بۆ دروست کردی هەروەها لە نوەری شۆ ببرەسێ بۆ تەنگی سێم حەمە و دوو جادەی ئەوەمان بۆ بکرێ لەگەڵ شۆستە و قیر و ئینارە و تەوالێتی سەفەری و کورسی سەر بڵێن کورسی و مێزی چیمەنتۆ کردستوون کە لەسەر جادەکانە بۆ گەشتیاری دابنین و ئەوانەمان لە حکوومەتی هەرێمی کوردستان داوایە کە بۆمان بکە بۆمان جێبەجێ بکە گرنگی لایەنی ژینگەی ئەوەی کە لەسەر گەشتیار پێویستە بیکە کە ژینگەکە وەکو خۆی بێڵێتەوە لێرە لە هەر شوێنێک دانیشی لە قەراخە شوێنەکە بەبێ پارەیە بەبێ بەرامبەر وەکو ناوچەکانی تر نیە لە هەر شوێنێ دانیشی بڵێ 50,000 بەرێ لێرە ئێمە دەوەکو خەڵکی ناوچەکە تەنها داواکاریمان لە گەشتیاری بەڕێزەوەیە سروشت وەکو خۆی بێڵێتەوە داری تەڕ نەبڕێ دەست نەگرێ بە لەقیەکۆ بڵێ وەڵا ئەمە وشکەی بڕم بە هیچ جۆرێ دار بڕین لەم منتیقە مەمنوعە ئێمە ڕێگەشی پێ نادەین لە حاڵەکاتێکیشە هەر کەسێ بوێ کە دارێ ببڕێ ئێمە حکوومەتی لێ ئاگادارەکەینەوە چونکە دار هەیە لەم منتیقا زیاتر لە تەمەنی 150 ساڵ